دزیکردن و هەڵکوتانە سەر ماڵان لە کۆمەڵگەی بەردەقارەمانی سەر بەناحی بازیان لە حاڵەتەوە بۆتە دیاردا. هاوڵاتیانی شێزامنیەکانی سنوورەکە بە کەمتەرخەم دەزانن لە ئاست کۆنتڕۆڵکردنی ئەو دیاردەیە. ئاماژە بەوەش دەکەن هەرچەندە کۆمەڵگەکەیان لە ڕووی جوگرافیەوە بچووکە، بەڵام وەک پێویست لەلایەن هێزامنیەکانەوە نەتوانراوە ئەو دیاردە دزیێوانە بنەبڕ بکرێت. خۆی ڕاستی بێ کۆمەڵە دیاردە لەم شارۆچکە بچووکە ڕووەدا، یعنی معقول نییە حکومەت نەتوانێت دەست بەسەر و کۆمەڵە کەسەیە بکرێت کە ئەم دزیانە ڕووەدا. یعنی ئەم حاڵەتە ساڵانە دووبارە بێتەوە. ئەم حاڵەتە بووەتە دیاردەیە کە خەڵک سریقەی بە ئاسایش و پۆلیس نەماوە، وای لاتووە کە خەڵک خۆی حرەسیاتی خۆی بگرێن. بەڕای من حەق وایە کۆمەڵی گەنج هەستن ئەو گەڕەکانە، یعنی دوو حرەسیات بگرن، نە ئاسایش ماوە نە پۆلیس. ئەم دیاردەیە دووبارە بێتەوە ساڵانە. لەم هەفتە دوو بۆ سێ دیاردەی دزیکردن تۆماکراوە بە نوێ ژنیۆرۆ کە کاتژمێر سەعات 2 نیۆرۆیە ئەسەر سەر ماڵان. شتەکە بوو بە دیاردە، ینی نەبوو بەوەی کە بڵێ ئەمە دزیە، شتای خەریابی بەگوندەیی ئەسەر سەر ماڵان خەڵک بێهۆژەکەن، خەڵکە بەستنەوانیە. هۆکار زۆرە، هۆکارەکەشەوە ئەگەر بۆ کاری کە قەیرانی داراییە موچە نەماوە، هۆکارمان زۆرە. داواکاریمان ئەوەیە ئەو هۆکارە نەمێنێ، ئەو دیاردی دزیکردن و ئەو شتانە نەمێنێت. باپی ئامارەکان لە ماوەی 24 کاتژمێردا سێ حاڵەتی دزیکردن لە شارۆچکەی نابراو تۆمار کراون. لەو بارەوە پایان پەیوەندی کرد بە بەڕێوەبەری بنکەی پۆلیسی بەردەقارەمانەوە، بەڵام بە بیانی و نەبوونی مۆڵەتەوە ئامادە نەبوون هیچ لێدوان و ڕوونکردنەوەیەک بدەن. هاوڵاتیەکی دانیشتووی گەڕەکی 102 قەڵای شارۆچکەی بەردەقارەمانیش کە یەکێکە لەو هاوڵاتیانی دزی لە ماڵەکەی کراوە، چۆنێتی ڕووداوەکە بۆ پەیام دەجێڕێتەوە. ئەمە 28 مامەڕۆژی جەمە بوو بچین بۆ سەیران بۆ دەرەوە. باوخۆنەدان ژەمەشان لێرە ماڵەوە بنەمە پێشتر ئادەنی ڕۆشتین دوای ئێمە تقریبا لە 2 ساعات دوو بە دووە شتێنێ ئێبران مەغریب گەڕێنەوە تەماشای قەزەرەکان کردەوە لێچونە دەسوورە و عڵتم خێزانمەوە بردیانە و این کشەکەم و ئیجان لێپارێ خۆمەوە بردیانەوە. سکاڵاتان تۆمار کردووە کاک کامەران؟ بەڵێ سکاڵان تۆمار کردووە، هەر هەینگەکە سکاڵان تۆمار کردووە لە بنکەی ئاسایشی بەردەقارەمان و لە بنکەی پۆلیسی بەردەقارەمانیش. بەڵێ تا ئێستا هیچ سەرەدایەک نەبووە؟ هەتا ئێستا هیچ سەرەدایەک نەبووە. دوو خرەتیشمانە بۆ تیشکنێت و فاسنێت دیشمانە بۆش بژان بەس ئەی داقا و شۆکی مەلای حاکمتمان بەشەکەم لە سەردەرە شتێکمان بۆ بکەن. هەتا ئێستا ئێستا نییە، هیچ شتێک نییە. لای ئێستادا و لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دیاردەی دزیکردن و هەڵکوتانە سەر ماڵان لە هەڵکشاندایە و شارەزایان و پسپۆڕانی دەرونیش هۆکارەکەی بۆ بەردەوامی قەیرانی دارایی دەجێڕنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، کۆمەڵگەی بەردەقارەمان لە ناحی بازیان.